زۆرێک لە ئێمە ڕۆمانەکانی بەختیار عەلیمان خوێنێتەوە جگەلەوەی کە سحرێکی زۆر کاریگەری تایە هەمیشە ئەبێتە جێی باس و خواسی میدیاکان و هەروەها زۆرێک لە نووسەران و ڕخنەگران بابەتی پڕچێژ و دیاری لەسەر ئەنووسن بێگومان لە ئێستادا کارەکانی بە هەموو سنوورەکانە تێپەڕێت و جگە لەوەش یەکێک لەو ڕۆمانانی کە لە ئێستادا لەسەری نووسراوە ئەویش جەمشید خانی مامە کە چەندین بڵاو کراوەوە هەروەها چەندین وتاری بە زمانە جیاوازەکان لەسەر ئەنووسرێت بگومان ڕۆمانی جەمشید خانی مامم یەکێکە لە کارەکانی نووسەر بەختیار عەلی وەکو ئاماژەم پێکرد کە لە ساڵەکانی پێشووترا بڵاو کراوەتەوە و ئەمە یەکێکە لەو ڕۆمانانەش وەکو ڕۆمانەکانی تریشی کە بۆ چەندین زمانی جیاواز وەرگێڕاوە و بێگومان وەکو ئاماژەشم پێکرد ئەو ڕۆمانە بە هەمان شێوەی ڕۆمانەکانی تری بۆ تەجێی باسی میدیا جیهانەکان و لە زۆربەی وڵاتەکانیش قسە و باسی لەسەرکرێت بێگومان زۆرێک لە بەرهەمەکانی نووسەر بەختیار عەلی بۆتە جێی باس و خواسی میدیاکان و لە ئێستادا لە میدیاکانی ئەڵمانیا و سویسرا و لەم ساژدا تا ئێستا بەردەوامی هەیە و ماوەیەکیش لەمەوبەر لە کەناڵە نێودەوڵەتیەکاندا بە تایبەتی لە پەخشی سەرەکیدا کورتە ناساندنێک لەسەر ئەم ڕۆمانەی کراوە. لە پاش بڵاوکردنەوە بە چاپگەیاندنی یەکێک لە ڕۆمانە تایبەتەکانی نووسەری بناوبانگی کورد بەختیار عەلی لە ئێستادا کارەکانی هەموو سنوورەکان تێپەڕێنێت و لەسەر ڕۆمانی جەمشید خانی مامم چەندین بڵاوکراوە وتار بە زمانە جیاوازەکان لەسەری دەنووسرێت وەک ئاشکرایە ڕۆمانی جەمشید خانی مامم یەکێکە لە کارەکانی نووسەر و ڕۆمانووس بەختیار عەلی لە ساڵەکانی پێشووتردا بڵاوکراوەتەوە بۆ چەندین زمانی جیاواز وەرگێڕراوە. لە ئێستادا ئەو ڕۆمانە بۆتە جێی باسی میدیا جیهانیەکان و لە زۆربەی وڵاتەکان قسەی لەسەر دەکرێت لە میدیاکانی ئەڵمانیا و سویسرا و نەمسادا تا ئێستا بەردەوامە ماوەیەک لەوبەر لە کەناڵی دەوڵەتی نەمسایی لە پەخشی سەرەکی هەواڵە کللتوریەکاندا کورتە ناساندنێکی لەسەر نووسەر و ڕۆمانەکە پێشکەش کرد. چەند ڕۆژێک دواتریش کەناڵی کللتوری ناسرا و باتووی سات کتێبەکەی کردە کتێبی پێشنیارکراوی کەناڵەکە بۆ بینەرانی خۆی لە هەمان کاتدا ڕۆژنامەی دێبۆند وتاری تایبەتیان دەربارەی کتێبەکە بڵاو کردوێتەوە.